ئەمە گۆڕستانی شەهیدانە، مەزاری شەهیدان و چەند گۆڕێکی بە کۆمەڵی سەردەمی کیمیابارانەکەی تێدایە. دەرگای سەرەکی مەزاری شەهیدان و گۆڕستانەکە و بەشێک لەو کێلانەی ناوی شەهیدانی لەسەر نووسراوە شکێنراون. هیچ پاسەوان و خزمەتگوزارێکی نییە. ئەماش بۆتە جێگەی نیگەرانی کەسوکاری شەهیدان. توانیمان بە ئەو 53 گۆڕە بە کۆمەڵی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەیە 12 کەس دامەزرێنین بە کاتی بە گرێبەست دەوکات. بەداخەوە دواتر شارەوانی کارمەندەکانی سەحب کردەوە. ئێستا و گۆڕستانە توانمان بەبێ پاسەوان ماون کە لە هەمان کاتە ئێمە سەردانی شوێنەکانی ترمان کردووە گۆڕستانە ڕەمزیەکان وەک بیلبیلەی چاویان دەیپارێزن. وەک سەرۆکی کۆمەڵەی قوربانیان دەڵێت 8 کەس وەک خزمەتگوزار و پاسەوان بۆ پاراستن و پاکوخایۆن ڕاگررتنی مەزارەکە دامەزرێنراوە، بەڵام شارەوانی هەڵەبجە ئەوانی کشاندوێتەوە بۆ سەرۆکایەتی شارەوانی. بۆ ئەم پرسا دەچینە لای سەرۆکی شارەوانی و ئەو دەڵێت بۆی داوام نەکردن و کەم تەرخەمی و فەرمانبەرانە گواستراونەتەوە بۆ ئەوەی لەژێر چاودێری خۆیان بن. 8 کارمەند تعین کرا لە وارسی کیمیاباران لەسەر میلاکی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە بۆ پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان لەبەرەوەی ئەوانە خۆیان خاوەنی شەهیدن باشتر چاودێری ئەکەن لە کەسێکی کە لەسەر گۆڕستەکان. بەڵام بەداخەوە من بۆ هەمویان لێرەوە بەڕاشکاوی پێڵم کەسیان وەک پێویست دەوامیان نەکرد بۆی ئێمە زۆربەیمان کچکە ئێمە متابعەمان نەکرد. من خۆم چەند جارێک ڕۆشتمە مەسلا لە قلیج هەمان بوو، لە عەبابەیلێ هەمان بوو، ئەو شوێنانەی کە گۆڕی بە کۆمەڵی هەیە ئێمە دوای متابعە کردمان بەداخەوە عیندەوامیان ناکرد. ئەو درەختانەشی کە لەوێ ڕوابن و شک بوو لەبەرەوە میلاکی منیشە لەسەر من حساب بوو بۆیە هەمویانم گەڕاندەوە شارەوانی و بە پێی پێویستی میلاکاتی خۆم دابەشم کردووە. مەزاری شەهیدانێکێکە لە سمبولەکانی شەهیدانی هەڵەبجە و سەر بە مۆنومێنتی شەهیدانە. بەڕێوەبەری شەهیدان و ئەنفەلکراوانیش داوا لە سەرۆکی شارەوانی و پارێزگار دەکات بنکەیەکی هێزە ئەمنیەکان لەوێ جێگیر بکرێت و ئەو 8 فەرمانبەرەش بگەڕێنرێنەوە بۆ پاراستن و پاکوخایۆن ڕاگررتنی مەزارەکە. ئێمە هێزی ئەمنیە پێویستە پارێزگاری من لێرەوەدا جاری کە داوا لە جەنابی بەڕێز پارێزگاری هەڵەبجەکەم کەوا بکەین بنکەیەکی هێزە هێزە ئەمنیەکان ببینە ئەوێ هەم لە ڕووی ئەمنیەوە مەنتیقە بپارێزیە و هەم بتوانی وابێت خۆزگایوانە بووە خەڵک ئێمە تاک بە تاکمان هەسپان بە بەرپرسیارەتی بکرایە ئەوێمان بپارێزایە. کە لێرەوەداش لە خوشکی خۆم کێسانخانەکەم کە سەرۆکی شارەوانی ئەگەر بکرێت ئەو کارمەندانەمان بۆ بنێرێتەوە بەڵام گرفتمانەوە نییە کارمەندی لێ نییە. گرفتمان لەو گەنجانەیە 12 شەو و 11 شەو کۆمەڵی خەڵک لێوێ دانیشێ. مەزاری شەهیدانی هەڵەبجە پێک دێت لە 1300 کێل و ناوی 5000 شەهیدی کیمیابارانەکەی لەسەر نووسراوە. ساڵانە لە هەموو وڵاتانی دنیاوە نوێنەر و کەسانی دیبلۆماسی و سیاسی سەردانی دەکەن و سەری ڕێز و تاجەگوڵی وەفا بۆ ڕۆحی شەهیدان دادەنێن. مەزاری شەهیدان بە هۆکارێکی سەرەکی گەیاندنی ئازارەکانی کووردا دەنرێت، بەڵام بێخزمەتی و ئاوڕنەدانەوەی بەو شێوازە خەمێکی تر بۆ کەسوکاری شەهیدان دروست دەکات و داوا دەکەن ئارامگای کەسوکاریانەر بە ئارامی بمێنێتەوە و نەشێوێنرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.